لەبارەی درێژەکێشانی ئابڵۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ بەڕای من ئەو هەڵسوکەوتانەی حکوومەتی عێراق بەرامبەر بە کورد و بە حکوومەتی کوردستان دەکات شتێکی زۆر هەڵەیە و زۆر دوورە لە یاسایی و لە شەڕعی و لە هەموو شتێکەوە لەبەر ئەوەی حکوومەتی کوردستان هاوڵاتیان و پێشمەرگەکان هیچ شتێک وایان نەکردووە کە دژی یاسا و دژی شەریعەت بێ هەر شتێکیان کردبێ بۆ مافی پاراستنی خۆیان و مافی دەوڵەتبوونی کوردستان بووە. هیوادارم حکوومەتی عێراق بە بڕیارەکەیدا بچێتەوە. ئەو ئابڵوقاوری کە لەسەر کوردستانی داناوە دەبووە بەشی ئینسانی بەشی مرۆڤاتی تێدا هەبێت دەبووە موچەی ناربایە موچەی فەرمانبەران. من وەکو گەنجێک ناڕازیم لەو بڕیارانە و لەو ئابلوقانەی حکوومەتی بەغدا کە بەسەر هەرێمی کوردستانی داداوە کە بۆ داخستنی مەتاڕەکان خۆشمان دەزانین لە هەمان کات زیاتر لە 3 ملیۆن ئاوارەی عەرەب لێرە وەکو برا دەژین و کەچی ئەوانش مەرامەکان کردو بە مەرامی سیاسی و هیواداریشم بە زووترین کات ئەو کێشانە هەڵکرێت. تەنها غیانەتێکە لە کوردت کەن و مافی کوردت خۆن و هەموو شێوەیەکی بە هیچ شێوەیەکی ڕاست نییە مەسەلا ئەبلوقا سەر کورد بە هیچ شێوەیەکی قبولکردن نییە و بە هیچ شێوەیەکی ژی وەکو گەنجی کورد بە شێوەی لە حکوومەتە مەرکەزی قبول ناکەین.